لە دەمی جەنگەکانی یوگۆسلاڤیا لە ساڵانی 1990ەکانەوە شاری تریست لە ئیتالیا ئەو شوێنە بووە کە کۆچبەران و پەنابەران لێەوە دەچنە نێو ئەوروپای ڕۆژئاواوە. بە گوێرەی ڕێکخراوەکانی خۆجێیی کە بۆ دەستکەوتی دارایی کار ناکەن دەڵێن شاری تریست سیستمێکی پێشکەوتوی هەیە بۆ نیشتەجێکردنی ئەو کۆچبەرانە و هەروەها مامەڵەکردن لەگەڵ پێداویستیەکانیان، بەڵام لە وەرزی هاوینەوە شارەکە لە تەنگەژەدا بووە. کێشەی دامینکردنی شوێنیمانەوە بۆیان پێشتر بۆ ڕۆژێک بۆ 2 ڕۆژ یا بۆ چەند ڕۆژێک بووە، بەڵام لە هاوینی ڕابردووەوە ئەم کێشەیە بۆ چەند هەفتەیەک درێژەی هەبووە. جا ڕەوشەکە بە تەواوی لەبار ئەو دۆخەکە بگرێ ئێستا لە زستاندا سەختە. سەنەم گوڵ سینواری مانگێک لەمەوبەر لە ئەفغانستانەوە گەیشتە شاری تریستی ئیتالی دوای ئەوەی هەموو پارەکەی خەرج کرد بۆ ئەوەی بە بەلەمێک لە تورکیاوە بگاتە یۆناان بۆ ئەوەی بچێتە ئەوروپای ڕۆژئاواوە. سەنەم ڕێگەی بەڵقانی هەڵبژات. من سەربازێکی سوپا بووم. دوای کەوتنی کابڵ دۆخی ئابووری لە ئەفغانستان کارەسات بوو. هەر بۆیە بڕیارمدا ئەفغانستان بەجێ بهێڵم چونکە ژیانم نەمەترسیدا بوو. هاوڵاتیانی ئیتالی لە ڕاستیدا میوان دۆستن، بەڵام سیستەمەکە باش نییە و ناچارکراوین لەسەر شەقام بخەوین. سەنەم لەگەڵ نزیکەی 100 کۆچبەری دیکە لەم گەنجینە چۆڵکراوەدا دەخەوێت. خۆشبەختانە من پەناگەیەکم بۆ 3 شەو پێدەدرێت. ئەگەر کەسێکی لاواز هەبێت ئەو کەسە لە پێشترە و شوێنی مانەوە دەدەنە ئەو کەسانە. ئیسماعیل سواتی خۆبەخشێکە لە ڕێکخراوی CIC. کاتێک 25 بۆ 30 کەس لەم گەنجینەیەدا دەخەوتنەوە بە حاڵەتێکی تەنگەتاوی دادەنرا، بەڵام لە ناوەڕاستی مانگی حوتەوە من هەڵکشانێک لەو ژمارەیەدا بەدی دەکەم، تەنانەت دەبینم 300 کەس لەو شوێنەدا دەخەون. بە گوتەی فرانتێکس ئەوەی ئاژانسێکی سنووری یەکێتی ئەوروپایە، کەسانی زیاتر وەک سینوار ڕێگەی بەڵقان بۆ هاتنێو ئەوروپاوە هەڵدەبژێرن لە هەر ڕێگەیەکی دیکە زیاتر. ڕێڕەوی یاسایی نییە بۆ بە سەلامەتی گەیشتن بە ئەوروپا. کێشەیەکی دیکە ئەوەیە کە ڕێگەی دەریای ناوەڕاست زۆر مەترسیدارە. وڵاتانی وەک ئیتالیا و یۆنان بەڕادەیەکی زۆر سیاسەتەکانی بربەسکردن پەیڕەو دەکەن. بەکارهێنانی تاکتیکەکانی گەڕاندنەوەی کۆچبەران دۆکومنت کراوە. پاسەوانانی کەنارئاوەکان لە ئیتالیا و یۆنان زۆر جار شێوازە نایاسایەکان بەکاردەهێنن بۆ ڕێگریکردن لە بەلەمی کۆچبەران هەتا نەگاتە کەنارئاوەکان. ئەوەش بە گوێرەی یاسای یەکێتی ئەوروپا کارێکی نایاساییە. بەڵێ 100% وایە. ئەوەش نەگەر بەوەی سەختی و دژواریەکانەوە ئەوەی پێم وایە دۆکمنت کراوە، بەڵکو بە بۆچوونی من بەوەی سیاسەتێکی شکست خواردووی ڕێگریکردنە لە کۆچبەران. گۆران بۆڵدیۆسکی دەشڵێت سیاسەتەکانی زیاتر ژیرانە ئەوەی سەلامەتی کۆچبەران مسۆگەر دەکات پێویستە لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپاوە جێبەجێ بکرێت. بۆ هێنری واڵکنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.